میمەر کریستیانسۆن سیاسەتمەدارێکی نەروێژی و ڕۆژنامەوان و نووسەرە، وەکو نوێنەری گۆڕانکاری پارتە سەپەکان بە تایبەتی پارتی ڕۆت لە پارلەماندارە. لەم چاوپێکەوتنەدا وەڵامی پرسیارەکانی هاوکارمان کاگڕامینی داوەتەوە لەسەر مەسەلەی کاندیدکردنی ڕۆژنامەوان شێروان شێروانی بۆ خەڵاتی نۆبڵی ساڵی 2025. پرسیار: ئاگادار کراین کە ئێوە شێروان شێروانیتان بۆ وەرگرتنی خەڵاتی نۆبل بربژێر کردو. پێم خۆش بوو بزانی چی وای کردووە کە بە تایبەت شێروان شێروانی بۆ خەڵاتی ئاشتی ئەم ساڵ بربژێر بکەن. وەڵام: پێم وایە کاتیەوە هاتووە کوردستان خەڵاتی ئاشتی بباتەوە. ساڵانێکی دوور و درێژە کە کوردەکان بۆ سربەخۆیی و ئازادی و دادپەروەری خەبات دەکەن لە دژی دیکتاتۆرە داپلۆسێنەرە شەرخوازەکانی چەندین وڵات. شێروان شێروانی وێڕای ئەو خەباتە لە دژی گەندەڵی و کۆنتڕۆلی نێوخۆیی لە کوردستانیشدا ڕاوەستاوە. لەم ساڵانەی دواییدا هێرش بۆ سەر ڕۆژنامەوانەکان لە هەموو جیهان زیادی کردو، بۆیە کاتی ئەوە هاتووە کە بە خەڵاتی نۆبل ڕێز لە ڕۆژنامەوانێکی کورد بگیرێت. پرسیار: ئایا پێتان وایە ئەو بربژێریکردنە چ واتایەکی بۆ ڕۆژنامە شێروان شێروانی و باقی گیراوە سیاسیەکانی کوردستان و ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەبێت؟ وەڵام: بادارم هیوایەکیان پێ ببەخشێ، هەروەها پشتیوانی و هاوڕاییەکی نێونەتەوەیش بەدوا بێ لەژێر سێبەری ئەو قەیرانە پڕ لە نەهامەتیەی کە لە غەزە و ئۆکرانیادا هەیە، پێشێرکاریەکانی مافی مرۆڤ و زەخت و گوشار لە زۆر وڵاتی دیکەش بەردەوام و کوردستانی عێراقیش یەکێکە لەو شوێنانە. پرسیار: شێروان شێروانی بەهۆی کارەکانیەوە وەکو ڕۆژنامەوان گیراوە، ئایا ئەم کەیسە چیمان بۆ دەسەلمێنێ سەبارەت بە ئازادی ڕادەربڕین و ڕەوشی مافی مرۆڤ لە کوردستاندا؟ وەڵام: گیرانی شێروان شێروانی بەڕوونی دەری دەخە ئازادی ڕادەربڕین لە کوردستان بوونی نییە. ئەوە کێشەیەکی جددیە، تەنانەت لە ڕوانگەی ئاشتیەوە بەبێ هەبوونی میدیایەکی ئازاد و ڕەقنەگرت. کاربەدەستانی گەندەڵ هەرچیان پێخۆش بێ بەسەرگەلەکەیان دەیهێنن. پرسیار: پێ دوایە دەبێت نەرویج بە چ شێوەیەک کار بۆ کەیسی شێروان شێروانی و خەبات بۆ ئازادی ڕادەربڕین لە ئاستی نوێنەوەتەوەییدا بکات؟ وەڵام: نەرویج دەبێت لە هەموو جیهان پشتیوانی لە ئازادی ڕادەربڕین و مافەکانی مرۆڤ بکە. کار بەدەستانی نەرویج دەبێت لەم ڕوانگەیەوە لەگەڵ بەرپرسانی کوردستانی عێراق بکەونەوە توێژە و تا لەو ڕێگایەوە یارمەتی دەربن شێروان شێروانی ئازاد بکرێت. ڕاتان سەبارەت بۆ تێڕوانینێ چێکە دەڵێ خەڵاتی ئاشتی نۆبل دەبێت بدرێ بە ئەکتەرە نێونەتەوەییەکان؟ وەڵام: زۆر باشترە کە خەڵاتی ئاشتی نۆبل بدرێ بە ڕۆژنامەنووسێکی وێر و چالاکوانێکی دیموکراسی لە کوردستان تا بچێ بۆ سەرۆک کۆمارێکی ئەمریکا یان بچێ بۆ یەکێتی ئەوروپا. خەڵاتی نۆبل بۆ ڕێزگرتن لەو کەسانە نیە کە دەسەڵاتیانەیە، بەڵکو بۆ پشتیوانی ئەو کەسانەیە کە بۆ ئازادی لە دژی دەسەڵات تێدەکۆشن.